سێمێ بێ سەردەستپێکردنا ئۆپراسیۆنا کۆنتڕۆلکردنا مووسڵێدا دەرباز بوون و هەیانها هێزین عراقی دێ پێشبەچوونا بەردەوام دەنا و ژێ کۆنتڕۆلکردنا تەڤاهیە ناوچەیەن بەرەیە ڕۆژهەڵاتی باژێر نزیک بوونا. عەبدولئەمیر یاڕەڵڵا فەرماندەرێ ئۆپراسیۆنên نەینەوە ڕاگەاند هێزên عێراقی تاقên موهەندسین و زەرڕە و جەزائیر و عەتشانیە و شەمس و مەواشی و زیراعی و مەزگەفتە مەزنا مووسڵێ ژە ئالیە ڕۆژهەڵاتی باژێر بە کۆنتڕۆلکردنا. ڕاگەاندجی سەرێ سبا سێشەمبێ تاخان نەینەوە ڕۆژهەلات و بازارە ئەغنام و ناوچەیە بابشەمس لێ بەرەیە ڕۆژهەلات هاتینە کۆنتڕۆلکردن. عەبدولئەمیر یاڕەڵڵا بەحسا وێژی کرد با لە فرێن عێراقی 6 کارگێن بۆ مرۆژکردنا ئۆتۆمبیلان خابوورکردنا. ئەوژی دەدەمەکەدەیە بەریانها هێزن عێراقی مازەرگەها پێخەمبەر یونس و چەند ناوچەیە دل لێ بەرەیە ڕۆژهەلاتی مووسڵی کۆنتڕۆل کردبوون. باژارێ مووسڵێ ژێ دوو بەشێن سەرەکە پێک دێت گۆ ئەوژی بەرەیە ڕۆژهەلات و بەرەیە ڕۆژاوانە. بەڕێیا ڕۆژهەلاتی ژێ هەشتێ تاخان پێکتێت و لگۆری ئامارێن دەستگەها دژە تیرۆرە عێراقیژی ژێ دەستپێکردنا ئۆپراسیۆنا مووسڵی بە هەیان هێزن عێراقی 6 تاخ کۆنتڕۆلکردنا. لگۆری وێژی بێ دنهادا 20 داخ دێ دەستێ چەکدارێ داعش دەمانە. لێ چارێ مەها 11 یا ساڵا دەربازبووی هێزن عێراقی بۆ یەکەم جار چوونە ناو یەکەم تاقین مووسڵی دناو باژار دەژی شەر و پەفچوون هەیە 16 مەها 12 بەردەوام بوو. بوی ئاوایژی قۆناغایەکەم یا کۆنتڕۆلکردنا مووسڵی بداوی هات دوێ هەیامێ دەگۆ 42 ڕۆژ درێژ کرد نیزیکێ 20 تاخان هاتنە کۆنتڕۆلکردن. دێ 29 مەها 12 قۆناغا دوێمیا ئۆپراسیۆنەی دەست پێ کرد هەیە حەفدەیە vێم هێواتە دە هەیامان 19 ڕۆژاندا هێزن عێراقی کارین 36 تاخان کۆنتڕۆل بکەن. لێگۆری ئامارین فەرماندەهیا ئۆپراسیۆنێ نەینەوە ji destpêka destpêkirina operasyonê ve heyan hanîzîkê 600 gund û bajarok û teq hatîne kontrolkirin. Derbarê hejmara koçberên Muslê jî netewên yekî dê nûtrîn raporta xwe de amajebûyê kir. Jê destpêka operasyonê ve heyan ha 148,000 kes koçber bûne.